بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. براني برزو خوشويست خوش حالم كلا حلقية تر لبرنامج توێشی و ڕوح بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی حەسەناتمان و تەرازووی حەسەناتمانی پێ قوڕس کاتن و خوای پەروەردگار عاقیبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکاتن، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمان برێنێ و مسلمانی زیندیمان بکات و ئینشاء الله تعالى. لە دەرمان و خواردن و خۆراکی دڵ گوتمان ذکری خوای پەروەردگار و قورئان خوێندن لە دەرسی ڕابردوو هەڵوەستەمان لەسەر قورئان خوێندن کرد و ئەمڕۆ بە حەول و قووەتی خوا باسی پێگەی ذکر دەکەین بۆی کە ئینسانی ئیماندار و ئینسانی مسلمان چۆن دەتوانێت تەقویەی دڵی خۆی بە ذکرکردن بکات، چونکە دڵی ئینسان، خۆراکی دڵی ئینسان عیبادەت و خواپەرستی و ذکرەکانن. و ذکری خوای پەروەردگار یانی چی؟ ذکر یانی باسکردن، یادکردن. ئینسان ناکرێت خوای گەورەی لەبیر نەبێت تەبارەک و تەعالە. ئەگەر ئینسان بەس ئەو ئاەتە هەڵوەستەی لەسەر بکە، وەڵڵاهی نابێت لەحزەیەک ذکری خوای پەروەردگاری لەبیر بچێتن کە دەفەرمێ فەذکوڕونی ئەذکوڕکم. عەفوەن، ئینسانی ئیماندار ئەو ئاەتە بەڕاستی بەرچاوڕوونیەکی زۆر عەجایبە و منقەبەیەکی زۆر گەورەیە، پلەپایەکی زۆر گەورەیە. ئێمە بەو هەموو زەعیفی و لاوازی و کەم و کوڕی و عەیب و عاری و کرچ و کاڵگەی کە هەمانە، ئەگەر ئێمە یادی خوا بکەین خوای پەروەردگار باسمان دەکات. فەذکوڕونی ئەذکوڕکم. بەڵام کاتێک کە تو ذکری خوا دەکەی، خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە چێ باسی تۆ دەکات؟ لەلای جوبریل عەلەیهی سەڵات وسەلام، لەکن مەلایکەتە پایە بەرزەکان، لەکن ئەو مەلایکەتانەی کە حەمەلەت العەرشن، بەناو ناوت دێنیتن. لەبەرەوە ئاگامان لێبێتن ئەو ژیانە کورتە هەڵمان نەخەڵەتێنیتن و مەشغەڵەت و ئیش و کار سەرقاڵمان نەکاتن، بۆ ئەو کاتێک کە مەلەک المەوت لە دەرکەمان دەدا نەڵێن وەڵاهی خۆمان بۆ ئامادە نەکردووە بمان جێڕنەوە. هەر کاتێکی ئینسانی ئیماندار ئەگەر دڵ و دەرونی خۆی پاک کردبێتەوە و تەسکیەی نەفسی خۆی کردبێ، ئیستیعدادی مردنی خۆی وەرگرت و هەر کاتێکی بێ دەڵێ بەخێر بێت. زوو هات ناڵێ زوو هاتی، درەنجیش هات ناڵێ درەنگە. هەر کاتێکی ئەو بۆی داناوین خوای پەروەردگار کاتێکی تەواوە. شەیخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ذکر لە بۆ دڵ و دەرونی ئینسان، ذکر لە بۆ دڵ و دەرونی ئینسان وەکو ئاو وایە لە بۆ ماسی. ئەگەر ماسی لە ناو ئاوێ بینێ دەرێ چی لێ دێتن؟ دەمری. دڵی ئینسانیش ئەگەر ذکری تێدا نەبێ دەمری، دڵەکە کۆتایی پێدێتن. منکەری لا دەبێتە معروف، معروفی لا دەبێتە منکەڕ. ئەمر بە چاکە ناکە، نەهی لە خەرابە ناکە.
ناگەشێتەوە لەگەڵ زکر و ویردی خوا، خەم و خەفەت ناخواتن کاتێک کە بێشەرعیەک دەبینیتن، و دڵخۆش نابێ و خۆش گوزەران نابێ کاتێک کە چاکە و فەضائیلێک دەبینیتن. بۆ چونکە هەموو شتەکانی لێ تێک دەچن، مەعایرەکانی لێ تێک دەچن. خۆشەویستانی خۆ، زیکرەکان گەلێک زۆرن، بەڵام یەک لەوانە کە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێسەر بێ بۆمان دەجێڕێتەوە، دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی، جا ئەوانە لەبەرکە ئەو زیکرانە هەمووش زیکری ئاسانن و زیکری سبەینە و ئێوارانن، بەڵام زۆر جار ئینسان زیکرێکی کردووە بەس نەیزانیوە پاداشتەکەی چەندە. یعنی تەماشەکە دەچی ڕاوەستاوی لە مەیدانی کرێکاران، لەگە کەس تەحەدا دەکەم کرێکارێک لەگەڵ خاوەن ئیشەکە چوو بێتن بەبێ ئەوەی کە سعرەکەی لێ نەپرسی بێتن، چەندم دەدەیە بە چەندیت ئیشی بۆ بکەم، ئیشەکەت چەندە، قیمەتەکەی چەندە، لەبەر هەندێش مەگەر ئەو شتە گرانبەهایانەی کە زۆر گرانبەهان لای خوای پەروەردگار کە حیسابیان بۆ ناکرێت بەبێ حیساب پاداشیان دەداتەوە دیاری نەکردووە، وەکو سەبرگرتن، وەکو بەڕۆژوو بوون، ئەوانە ئەو جۆرە عیبادەتانە لەبەر پاداشتیان ئەوەندە زۆرە خوای گەورە دیاری نەکردووە. دەنا هەر چاکەیە کە دەکەی یەک چاکە بەدە چاکەیە، هەر ئەوەندە نا بە 700 چاکەیە، هەر ئەوەندە نا مضاعفەی دەکات، چەرقاتی دەکاتەوە. لەبەرەوە دەفەرمێ ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێسەر بێ پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام من قال لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير في اليوم 100 مرة. هەر کەسێک ئەو زیکرەی بکات، کۆ زیکری سبەینە و ئێوارانە، سبەینە و ئێواران سونەتە 10,000 بیکەی، 10,000 سبەینان 10,000 ئێواران، بەڵام پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام سەرەڕای ئەو 10,000 کە ئەوە سبەینە و ئێواران دەیڵێی و سنەتیشە ئەو زیکرە لە دوای نوێژی مەغریبە کە نوێژی مەغریبت کرد پێش خوێندنی ئایەتەل کورسی ئەو سنەتە ئەو زیکرەی بکەی، لە دوای نوێژی بەیانیانیش سنەتە پێش خوێندنی ئایەتەل کورسی 10,000 ئەو زیکرە بکەی. و پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک جا سبەینان دەیکەی، نیوەڕۆیان دەیکەی، ئێواران دەکەی، کاتەکەی دیاری نەکردو، دەفەرمێ من قال لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير في اليوم للروجيكدا چەند 100 مرة 100 جارە. بزانین داخۆ سوپاداشتێکی هەیە، دەفەرمێ كانت له ئەو 100 جارە بۆ ئەو ئینسانەی عدل 10 رقاب، عدل 10 رقاب، ئەو 100 جارە کە گوتت ڕۆژێ کە ئەنەما دە مسڵمان کۆیلە بوون، دەگردن کۆیلە بوون، ئازادت کردوون، بە پارەی خۆت کڕیونتەوە، ئەو جا لەبەر خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لەبەر خۆشەویستی خوای پەروەردگار ئازادت کردوون، ئازادیت پێداون، حوڕیەتت پێداون، چەند گەورەیە هەر ئەوەندە ناوەڵڵا. دەفەرمێ وتكتب له 100 حسنة و 100 خێریشی بۆ دەنووسرێتن، و 100 خێریشی بۆ دەنووسرێتن، هەر ئەوەندە نەوەڵڵا. دەفەرمێ ومحيت عنه 100 سيئة، 100 گوناه و تاوانیشی لێ ڕەش دەکرێتەوە. ئەوە لەلایەکی دە کۆیلەی ئازاد کردوون، 100 چاکەی بۆ دەنووسرێ، 100 خراپەشی لەسەر ڕەش دەکرێتەوە، کۆتایی هات نەخێر. دەفەرمێ وكانت له حرزا من الشيطان يومه، دەفەرمێ ئەو ڕۆژە ئەو دەبێتە پەرژینێک و دەبێتە دیوارێکی پۆڵاین پارێزراو دەبێ ئەو ڕۆژەی لە شەیطان ناتوانێت زەفەری پێ ببات. دەفەرمێ ذلك حتى يمسي، ئەو ڕۆژەی هەتا دەیکاتە ئێوارە. کەواتە خۆشەویستانی خۆم،
دفرمي ولم يأتي أحد بأفضل مما جاء به إلا رجل عمل أكثر منه. دەڵێ هیچ کەسێک لە مسلمانان وەکو دەڵێ پاداشتی لەوی چاکتری دەست ناکەین مەگەر مسلمانێک زیاتر لەو ئەو زکرە بکاتن. ئەو 100 جاری کرد 220 جار بیکات، 150 جار بیکات، 200 جار بیکات. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم. جابر بۆمان دەژێڕێتەوە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من قال سبحان الله وبحمده غرست له يعني غرست له نخلة في الجنة. هر کەسێک بڵێ سبحان الله وبحمده سبحان الله وبحمده سبحان الله وبحمده دانیش دەدڵی خۆدا سبحان الله وبحمده سبحان الله وبحمده دەفەرمێ هەر جارێک کە بڕی سبحان الله وبحمده دارخورمایەکی لە باخەکەی بەهەشتێ بۆ دەڕوێندرێت. خوای گەورە بە قسمەتمان بکاتن یا رب العالمین. جا تەماشەکە چکە لەوێن دەرێ ئەتوو بڵێ وەڵا خۆ بە دۆنم نییە، بڵێ وەڵا من 2 دۆن من جێ ئەو هەموو دارخورمایانە نابیتەوە وانە؟ ئەنگۆ بەس تەماشای ئەو فەرمودەی پێغەمبەری خوا بکەن عەلەیهی سەڵات وسەلام ئاخر کەس کە دەچێتە بەهەشتێ. خوای گەورە بەهەشتمان بە قسمەت بکاتن. ئاخر کەس کە لە جەهەنەم دێتە دەرێ کەسی تێدا نامێنێ کە بێتە دەرەوە، جەهەنەم قەپات دەبێ، دەرکەکانی قەپات دەبن و ئەوەی کە تێیدا ماوەتەوە ئەبەدیە دەوێن دەرێدا. خوا پەناماندات. ئاخر کەس کە دێتە دەرەوە حەدیسەکە دوور و بەردرێژە چکۆ بابەکەمان بابی زکرە بەس لەبەرەوە دەڵێن بۆی کە ئینسان بزانێ داخۆ چۆن معاملە لەگەڵ ئەو دیوی دەکات. پاش ئەوەی کە چەند داوایەک دەکات خوای پەروەردگار هەموو جارێ وعدی لێ وەردەگریتن دەڵێ داوای هیچی کرد دەگەڵێ خوای داوای هیچ دیکە ناکەم. ئاخری بەهەشتی پێشان دەدات. چای وێ دەکەوێتن ئەو قڕەی نامینیت دەڵێ خوای بم بە بەهەشتی. ئەدێت وعدت نەدا بەرێ وەڵا بەس خوایەتە کوڕە هەموو خەڵکا لەوێن دەرێ خوای جا خۆ من چت لێکەم نابیتەوە باش. دەڵێ بڕۆ باش دەڵێ خوایە جێ نەمایە هەموو خەڵک خۆم بچمە چێن دەرێ وەکو کابرەکە ئەنەما تەشبیه نەبێ بچێتە گەڕەکێکی هەموو خەڵک دەخانی خۆدابی لە دوو خان و کرێ بگەڕێتن کرێ دەست ناکەویتن عەرزیش نەمایە تەوزیع کرێتن. ئەوا معاملە دەکاتن وا دەزانی وایە. دەڵێ بڕۆ بەقەدەر مەلیکێکی ئەو دنیایی کە چەندی هەبوو مەلیکێکی ئیقلیمگیر پادشایەکە زۆر دەسەڵاتی هەبووە مڵکەکەت بەقەدەر ئەوەی دەڵێ خوایە چۆن گاڵتەم پێ دەکەێتەوە خوای منی و ئەمنی فەقیر و هەژار و دەست بەلاڵانەوەی دەکات. دەڵێ بڕۆ دە بەقەدەر مەلیکێکی دنیا کە چەندی هەبووە دە بەقەدەر ئەو بۆ تو ئاخر کەسە ئەوە. ئەدی ئەوەل کەس ئەدی ئەوانەی کە جەهەنەم نابینن ئەدی ئەوانەی کە وەسابقون السابقون ئەوانە بەس خوا دەزانیت. لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم هەوڵ دەین باخ و باخاتی بەهەشتمان فراوان کەین و قەڵەباڵغیان کەین. لەبەرەوە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات هەر کەسێک بڵێ سوبحان الله وبحەمده ئەوە وەسیەتی چێ دەزانێتن؟ وەسیەتی ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام کە لە بەهەشت بینی کە لە ئاسمان بینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە شەوی ئیسرا و میعراج فەرمووی سەلام لە ئوممەتەکەت بکە پێیان بڵێ بەهەشت شوێنێکی زۆر خۆشە با باخەکانیان قەڵەباڵغکەن هەر زکرێکی بکەن سبحان الله وبحەمده سبحان الله العظیم دارخورمایەکیان بۆ شین دەبێتن لەگەڵ ئەو زکرەی کە دەیکەن خوا بە قسمەتمان کاتن. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ لأن أسبح الله تعالى تسبيحات دەڵێ ئەگەر چەند تەسبیحاتێکی خوای بکەم سبحان الله سبحان الله سبحان الله يعني سبحان الله العظيم يعني سبحان الله العظيم وبحمده هەر چۆنێکی بێتن بە هەر سیغەیەکی کە دەیکەی دەفەرمێ أحب إلي من أن أنفق عددهم دنانير في سبيل الله عز وجل. دەڵێ والله ئەگەر چەند یعنی ئێستا بڕبۆن بوونە دەڵێ 1 ملیار سبحان الله بکەم دەڵێ ئەو سبحان اللهیانە لە لای من زۆر 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 خۆشەویستتر و گرانبەهاترن لەوەی کە 1 ملیار دیناری زێڕم کردبێتە خێر لە پێناو خوای پەروەردگار. ئاوا لە ذکر حاڵی بوو دەفەرمێ تو بینە پێش چاوی خۆت
کابرایەکی بینی ئێستانە کە مەسەلەن و باسی دەفتەر و مەفتەران ئێستا دەفتەر دۆلاران بینی لە پێشە تو بڵێ کاکەوە باوێنە بۆ پرۆژەیەکی خەیری و بۆ چەندە دڵ پێ خۆ دەڵە خۆزیامی شەمبایە تۆ توانی بەقەدەر ئەوی بەس سوبحان الله و الحەمدولله ئەوانە بکەی بەبێ ئەوەی کە هیچ پارەش سەرف کردبی خێر و سەدەقەیەکی زۆرت بۆ دەنووسرێتن. ئەو جابرا بە ڕێزەکانی خۆم ذکر دڵ و دەرونی ئینسان نەرم و ئاسوودە دەکاتن، دڵت نەرم دەبێ، قەساوەتی دڵت نامێنێتن، دڵڕەقیت نامێنێتن. باوەڕت بێ ئەو کەسانێک کە دڵڕەقن، ئەو کەسانێک کە بەزەیان نییە کەم ذکر دەکەن. ئەگە ئینسان ذکری خوای پەروەردگاری زۆر کرد ئەوە دڵی نەرم دەبێتن. کابرایەک لە حەسەنی بەسری پرسی فەرمووی یا ئەبا سەعید، ئەی باوکی سەعید، ئەشکو ئیلەیکە قسوەتە قەلبی، تی بۆ خوای دڵم زۆر ڕەقا، چ بکەم؟ فەرمووی ئەذیبه بالذکری، گوتی بیتاوێنەوە بە ذکری خوای پەروەردگار تەبارەک وتەعالا ئەو قەسوەت و ئەو دڵڕەقیە. هەر کاتێک کە زانی دڵت ڕەقە دەست بە سبحان الله و بە الحەمدولله و بە لا ئیلاهە ئیلا الله و بە الله ئەکبەر و ذکری خوای پەروەردگار کە دڵت نەرم دەبێتن. برا بە ڕێزەکانی خۆ ئیمامی مەکحوول قسەیەکی جوان دەکات، دەفەرمێ ذکر الله شیفاء، ذکری خوای پەروەردگار چییە؟ شیفایە. و ذکر الناس داء، و باسکردنی خەڵکی دەردە. ئەوانەی کە دادەنیشن بە فلان و فیساری هەڵدەڵێن و ئەوانەی کە دادەنیشن و چکاورای گوتی بە شان و شەوکەتی فلانی هەڵدەڵێن، تەماشا دەکەی خۆشی و ئاسوودەیی لێ هەڵدەگیرێت، خۆشی و ئاسوودەیی لێ هەڵدەگیرێت. بەڵام ئەوانەی کە ذکر و ویردی خوای پەروەردگار دەکەن دائیمەن هەز بە خۆشی و خۆشگوزەرانی و هەز بە ئیطمئینانیەتێکی دڵی دەکات، دڵی لە عالەمێکی دیکەی لە خۆشیەکی دیکەیە. لەبەرەوە ئەو فەقیرە ذاکیرانەی کە کاتی خۆی زۆر بۆ خوا سوڵحاو بوون، دەزانی چیان دەفەرموو؟ دەیانگو وەڵڵاهی مەلیکەکان و کوڕە مەلیکەکان ئەگەر بزانن چ خۆشیەک لە دڵ و دەروونماندایە خواردنیشیان چ بوو؟ دەڵێ نانە ڕەقە و ئاویان دەخوارد. باسی چێ دەکات؟ مەلیک و کوڕە مەلیکەکان کە لەو پەڕی خۆشی دنیادا بوون ئەگەر بزانن چ خۆشیێک لە دڵ و دەروونماندایە بەو خوای بە زەبریشم شێرانیش بالیان دەستاندی. ئەوەندە دڵخۆشی ئیوا هەبووە لە حاڵەتی ذکر و ویردا هەندە دڵخۆش بووە. گوتوویەتی ئەگەر بەهەشتیەکان لەو خۆشی و خۆشگوزەرانیەدا کەمە هەستی پێ دەکەن تێیدا بن بەخوا لە خۆشیەکی زۆر خۆشدانە، وەزیان زۆری باشە. ئەوەندە دڵخۆش بوو بە ذکر و ویردەکەی کە کردوویەتی. لەبەرەوە دائیمەن با کاتێکی خەلەواتمان هەبێت. سەرقاڵی دنیا زۆرە، کاتێک بۆ خۆت دانێت لە شەودا لە ڕۆژدا لە هەموو شتێکی ببڕێ، دابنیشە فکر لە خۆت بکەوە، چاو لە سەرێک دابنێ. ئەو ڕۆژت لەبەر چاوان بێ کە درێژیان کردووی، کفنیان کردووی، خزم و کەسەکانت ڕێز بوون، نوێژت لەسەر دەکەن، هەمووت دەگەڵ دێن هەتا سەر قەبرە. قەبرێکی قوڵ چاوەڕێت دەکات، تەنگ تاریک، خۆڵت بەسەر هەڵدەدەن، بەجێت دێڵن لەوێن دەرێ. فکر ئەلەو ڕۆژەی بکەوە، جا کە فکرت ئەلەو ڕۆژەی کردەوە حاڵەتێکت بۆ دروست دەبێ دەست بە ذکری خوای پەروەردگار بکە. هەموو مەشاکلی دنیا و هەموو شتێکی دنیا وەلانێ، هەر لە دنیا فکر مەکەوە چ بکەم و چ نەکەم و چی لێ بکەم و چیەکی وە بردوچی، ئەو شتانە زۆر ئینسان سەرقاڵ دەکەن. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم پیاوێک لە سەلمانی پرسی ئەی الأعمال ئەفضل، چ کردەوەیەک لە هەموو کردەوەیەکی باشترە؟ ئەها پیاو ئەگەر عالم بوو خوای گەورە وەڵامەکەی داوینێ. ئێستا بڕۆ بپرسە چ کردەوەیەک لە هەموو کردەوەیەکی باشترە؟ هەرێکە قسەیەکی دەکات، وەنیە؟ دەفەرمێ ئەما تەقرأ القورآن، کوڕمە تۆ قورئانی ناخوێنیەوە؟ ئەی گوێت لێ نەبوو خوای پەروەردگار دەفەرمێ وەلەذیکر الله ئەکبەر، ذکری خوای گەورە لە هەموو شتێکی گەورەترە.
لە هەموو کردەوەیەکی گەورەترە. و ذکری خوای پەروەردگار خۆشەویستانی خۆم ئینسان دوور دەکاتەوە لە غەیبەت و لە بوختان و لە قسەی پڕوپوچ و لە مەجلیسی نابەجێ و بۆ چونکە دەتباتە حاڵەتێک کە بەڕاستی ئەو حاڵەتە وات لێ دەکاتن کە شایستەی ئەو دڵ و دەروونەی خۆت شایستەی هەموو شوێنێکی نابینی بە شوێنە خراپەکان کە تێدە پەڕی زۆر بە وەیدا مەڕوا باللەغوی مەڕوا کیڕامە ئەو هەموو حاڵەتی ذیکرە ئینسان وا لێ دەکاتن کە دەیگەێنیتە ئەو قۆناغ و مەرحەلە جوانانە. ئەو جابرا بە ڕێزەکانی خۆم جۆرەکانی ذکر زۆرن. هەندێک ذکر بەزار دەکرێت سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. ذکر زۆرن باسییان کەین بەڵام کتۆ نمونەم بۆ هێناونەوە. و ذکرێکی دیکە ذکریانی باسکردن لە مەجلیسێکی دانیشتووی دەڵێ خوای پەروەردگار ئاوا دەفەرمێ، خوای پەروەردگار ئاوا دەفەرمێ، خوای پەروەردگار ئەمری بەو شێوەیە، خوای پەروەردگار نەهی لەو شتەی کردەوە هەر ذکرە. بەس ئەو ذکرە باسی چ دەکەی؟ ئەمر و فەرمانەکانی خوا دەکەی. ذکرێکی دیکە باسی ناو و سیفەتە جوانەکانی خوا دەکەی. خوای پەروەردگار بیسەرە، خوای پەروەردگار بینەرە، خوای پەروەردگار بەدەسەڵاتە، خوای پەروەردگار ڕازیقە، خوای پەروەردگار مرێنەرە، خوای پەروەردگار زیندووکەرەوەیە. ئەو ذکرە. ئەو دوو ذکرە لە بابی ئەمر بە چاکە و نەهی لە خەرابەن و لە بابی مەدح و سەنا و وەصفی خوان. ذکرەکانی دیکەش مەدح و وەصف و سەنای خوای پەروەردگارە کە بە زوبان دەکرێت. لەبەرەوە خۆمان دانەبڕین لەوەی و بە تایبەتیش کە لە دەرسی ڕابردووش بۆم باسکردن کە ئاخر حەڵقەکەمی پێدێنمەوە ئاخر حەڵقەی ئەمڕۆ قورئان خوێندن خۆی لێدا مەبڕینن. لەبەرەوە بەس تەماشەکەن خوای پەروەردگار تەبارەک وتەعالە چ دەفەرمێ؟ دەفەرمێ يا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم. قرآن ئامۆژگاری کەرە هەر ئەوەندە نە وشفاء لما في الصدور وشفاشە بۆ ئەو دڵانە وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين. قرآن بەڵێ منهەجی ژیانە بەڵام شیفای دڵ و دەروونەکانیش. ئەو بەرنامەی کە بۆ خۆمان دامان ناوە پێیوە پابەند دەبین، ڕۆژانە قورئان دەخوێنین و ذکر دەکەین و لەخوا دەپاڕێینەوە بۆی خوای پەروەردگاریش تەبارەک وتەعالە بەرەکەت باوێتە ئیش و کارەکانمان. والسلام عليكم ورحمة الله وبركاته.